پشت دەستپێکردنا ڕۆنشنا ئیرۆیە پەرلەمانتۆیە کوردستانی شەرێ بە بۆکساندنە بەرە دوو پەرلەمانتەرین پارتی و پەرلەمانتەرێکی تەفگەرە گۆران دەرکێت. ئەنداما فراکسیۆنە یەکێتی دی پەرلەمانتۆیە کوردستانی داڕێواز فایق ji Rûdawê re got berî parlamenter li cihên xwe di nava hola parlamentoyê de rûnin û berî destpêkirina karin civînê herêk ji Elî Hemesala ji fraksiyona goran li gel Merdan Xidr û Nazim Kebîr endamên fraksiyona partî di gel hev daaxivîn piştre şer di navbera wan de çêbû. Karnameya rûniştina îroya Parlamentoya Kurdistanê pêkhatî bû ji berdewamkirina gotûbêjan li ser proje qanûna Sindoqa Dahatên Petrol û Gazê li Herêma Kurdistanê. هەروەها باوەڕیدان و سونخواردنا یاسایی ئاغازی سعید سلێمان ji bo postê wezîrê Herêmê. ئەسڵەن دانیشتنەکەی پەرلەمان دەستی پێ نەکردووە کەم شەڕە دروست بووە جۆرێک بۆ لە قسەکردن لە نێوان بەڕێزان کاک عەلی حەمەساڵح و کاک مەردان و کاک نازم قسەیان کردووە بە یەکەوە دواتر قسەکە بووە بە شەڕ یعنی پێش ئەوەی دانیشتنەکەی پەرلەمان دەست پێکە ئەسڵەن دانەنیشتوون لەسەر کورسیەکان بە پێوە بوون کە شەڕەکە ڕوویداوە لەبەرەوە دوور و نزیک پەیوەندی بە دانیشتنی فەرمی پەرلەمان دەستی پێ نەکردبوو. دانیشتنی فەرمی